کۆمەکە هونەرمەندێن عفرینێ بە هەفرە کلیپێک بناوێ قەیلینە هونەرمەندان ئێدی بەسە بەڵافکردن. هونەرمەندێن عفرینێ بڕیا وێ کلیپێ بانگا یەکگرتن و یەک هەلوەستیە لەگەڵ دکن. هەلبەستێ یا مامۆستەیە نەمرە جەگەرخوینە علی ئاشتی ژی وێ بە ئاواز کریە و زەکەریا عفرینی دەرهونەرێ وێیە. ئەم بە هەورە لە بەشەکێ ژوێ کلیپێ تەماشە بکەن. قرناس وجامر حق دستي اجري وكشير وكشير جامد جوار شوپانه بخیر هاویر مدجمن فیرین و نالی جامد جوار شوپانه بخیر هاویر مدجمن فیرین و نالی شبن تارورش بجور و لجب تانگو بانافر گشن وکستر شبن تارورش بجور و لجب تانگو بانافر گشن وکستر هر دم و گلی گل بارانده خانه ویرانی غندر جانده هر دم و گلی گل